کۆتایی هێنان بە ژیان یان خۆکوشتن ئەو دیاردەیی کە لە ئێستادا خەریکە ئاڵودەی کۆمەڵگە دەبێت. ئامارەکان دەری دەخەن کوشتن و خۆکوشتن ڕوو لاڵکشاندایە بە جۆرێک تەنها لە مانگی ڕابردوو 5 حاڵەتی کوشتن تۆمار کراوە. توێژەرانیش دەرکیان بەوە کردووە ئامارەکان مەترسیدارن و ئەگەر بەری پێنەگیرێت کۆمەڵگەیەکی دەروونشڵەژا و ڕووخاو ڕوبەڕووی باشووری کوردستان دەبێتەوە. دەرئەنجامی و کەڵەکەبوونی چەندین کێشە و با بڵێن کێشەی کۆمەڵایەتی دەرونیە. یعنی ئەو کەسێک کە پەناباتە بەر خۆکوشتن ئەو چرکەساتە نییە کە خۆی ئەو کاتە خۆی کوژێ ئەو تاکە، بەڵکو کەڵەکەبووی زۆرێک لە کێشەکانە کە لە لای کەڵەکە بووە. ئەو دۆخەی ئێستاش ئەو ئەخوازێ کە ئەم دیاردانە تیاسەر هەڵبات، دۆخی سیاسی، دۆخی ئابووری و هەروەها بارە کۆمەڵایەتەکان و بارە دەروونەکانی خەڵکە هەمووی دەرهاوشتەی و با بڵێن هۆکارەکانی ترە. بۆ نمونە دۆخی ئابووری کاتێکە قەیرانی ئابووریە بێ ئەبێتە هۆکارێک ئەو قەیرانە ئابووریە بۆ دابڕانی پەیوەندی کۆمەڵایەتەکان و لەبەرێک هەڵۆشانەوەی خێزان و هەروەها بە دوای خۆشییا کێشە کۆمەڵایەتەکان کێت بە دوای خۆی هەموو کێشەی کۆمەڵایەتی بە دوای خۆی کێشەی دەرونیێنێ. ئەو کەسانەی پەنا بۆ خۆکوشتن دەبن وابیر دەکەنەوە گەیشتون بە کۆتایی ڕێگەکە و سەرڕای ئەوەی لاینی ئیسلامدا خۆکوشتن بە تاوان دادەندرێت و ئەنجامدارەکەشی ڕوبەڕووی هەڕەشەی سزای خوایی دەکاتەوە. بەڵام هێشتا کەسانێک بۆ خۆ قوتارکردن لە ناڕەحەتیەکانی ژیان پەنای بۆ دەبن. دەروون ناسان و شارەزانی کۆمەڵناسیش جەخت دەکەنەوە. ئەوانەی بەو کارە هەڵدەستن بە چاویلکەیەکی لێڵ لە ژیان دەڕوانن. ئەو کەرەستانەشی پەنای بۆ دەبن بە زۆری چەکە. دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش ئاشکرای دەکات. تشرینی دووەمی ساڵی ڕابردوو ڕاستپاردەیەکی ئاراستەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناخۆ کردووە بۆ نەهێشتنی چەکی بێمۆڵەت و قەدەغەکردنی لە ماڵەکاندا. سەرڕای ئەوەی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر ئەو ڕاستپاردەیە دەربڕیوە، بەڵام نەچۆتە بواری کارپێکردنەوە. بە دڵنیایەوە هەمووی تیان نووسراوە لە ئەو یادداشت نووسراوانەیە کە ئاراسی وەزارەتی ناخۆ کراوە کە ینی هەوڵ بدرێت چەک بەو شێوازەیە کە ئێستا هەیە مەترسیدارە بۆ ئایندەی کۆمەلگا هەڕەشە دروست دەکات، کێشە دروست دەکات، ڕووداوی ناخوازراوی لەیەکەوێتەوە هەر لە کوشتن و خۆکوشتن و یعنی هەڕەشەکردن و راپۆرت ماگانە دەستی سەربەخۆی مافی بڵاو کاتەوە کە ئامارێکی مەترسیدارە بەڕاستی لە ڕێژەکانی توندوتیژی ینی کوشتن خۆکوشتن بریندارکردنی خەڵک زۆر زۆر بۆ بەداخەوە. دەستگا ئەمنیەکان کە ئەرکیان پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و پاراستنیانە لە ڕوودانی کارەساتە دڵتەزێنەکان و دەست بەسەراگرتنی چەکی بێمۆڵات زۆر هەوڵماندا لەو بابەتەدا بیان دوێنین، بەڵام دوای چەندین جار هەوڵدان لەگەڵ پۆلیسی سلێمانی پەیوەندیەکان بێوەڵام بوون. قەیرانی سیاسی و دارایی لە باشووری کوردستان و کێشە خێزانی کۆمەڵاتیەکان دوجار هەموو ئەوانە سەردەکێشن بۆ شڵەژانی خێزانەکان و تێکچوونی باری دەرونی ئەندامانی خانەوادەکان. ئەمە جگە لەوەی لاوازی ئاستی پابەند بوون بە بنەماکانی ئاینی ئیسلامەوە وا دەکات تاکەکان وا هەز بکەن خۆکوشتن یا کوشتن باشترین بژاردەیە لە ڕزگاربوون لەو کێشانەی ڕوبەڕوویان دەبنەوە. لە ئێستاشدا بە باش دەزانرێت هێڵی گەرم بۆ هاوڵاتیان بکرێتەوە و سەنتەرێکی توێژنیەوەی کۆمەڵایەتی چاودێری بکات و گوێ لە کێشەی هاوڵاتیان بگرێن. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.